بەخێر بێن بۆ کۆمپانیای ئاسمان من وەکو بەڕێوەبەری کۆمپانیای ئاسمان بۆ گەشت و گوزار یەکێک لە بەشداربووەکانی پێشەنگای نێودەوڵەتی گەشت و گوزاری شاری سلێمانی کە یەکەم پێشەنگایە ئیمساڵ ئەنجام دەدرێت لە 17 بۆ 28 مانگی داهاتوو چەندەها کۆمپانیا و چەندەها شەریکە لە وڵاتی وەکو ئێران لە وڵاتی رووسیا تاجیکستان لە لوبنان کە یەکێکە لەو شەریکانێک کە لەگەڵ ئێمە هاوکارە بێکەوە بەشدان و چەندەها شەریکاتیش لە وڵاتی تورکیاوە لێرەوە هیوادارم کە هەموو هاوکارەکانم زۆربەی زۆری هاوکارانم لە شاری سلێمانی و لە شارەکانی هەولێر و دوهۆک بەشدار من لەگەڵمانە و کۆمپانیەکانی ناوەڕاست و باشووریش لەگەڵماندان لەم بۆنێدا بۆیە داواکارم کە زۆربەی زەوترین هاوکارم لە شاری سلێمانیە بەشدار بن و هوتێلەکان و چێشخانەکان براندەکان کە لەگەڵمانە ئامادە بن بۆ ئەوەی جوانی شاری سلێمانی پیشاندن و ئەو ئاستە پیشاندن کە لە گەشت و گوزارە شاری سلێمانیش گەیشتووەکەی دووبارە هاوکارەکانم دووبارە دانیشتوانی شاری سلێمانی دەوروبەری هانەدەم کە ڕۆژی ئیفتتاحی ئەم پێشەنگایە کە حەڤەی مانگی داهاتووەکە حەڤەی هەشتەکە و بۆ ماوە 4 ڕۆژ دەخانێت لە تاسوجە لە شوێنی خۆی لە شوێنی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی ئەنجام دەدرێت کە تیایدا زۆربەی زۆرمان کۆ دەکاتەوە لە وڵاتانی دراوسی لە وڵاتانی دوورەوە کە ئەم کۆمپانیا و شەریکات و هێڵی ئاسمانیان دەدەین ئێمەش لێرە بەشداریەکی چالاکمان هەبێت و بتوانین هەموو جوانیەکانی شاری سلێمانی لە شوێنە گەشتیارەکان لە کۆمپانیاکان لە فڕۆکەخانەی سلێمانی پیشانی ئەو خەڵکە بین و بتوانین جێگەی خۆمان بکەینەوە لەگەڵ ئەو کۆمپانیانی کە هاتوون بۆ سەردانیکردنی شاری سلێمانی دووبارە سپاسی هەر کەسێ دەکەم کە بێت بۆ کۆمپانیا بۆ بینینی کۆمپانیەکانی خۆمان و کۆمپانیا دەرەکیەکان و وەکو دووبارە ئەرزمکردنەوە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی لە شاری سلێمانی لە حەڤە بۆ 20 مانگی هەشتی ساڵی 2023 لە شوێنی تایبەتی خۆی لە پێشەنگای نێودەوڵەتی شاری سلێمانی لە قاسوجە ئەنجام دەدرێت ئەمە یەکەم پێشەنگای گەشت و گوزاریە هیوادارم کە هەموو لایەک لەلایەنی پەیوەندیدار لە حکوومەتەوە لە کەتی تایبەتەوە هاوکارمان بێت بۆ سەرخستنی ئەم پرۆژە جوانە بۆ شاری سلێمانی دووبارە بەخێر بێت.